ئەگەر پەیوەندی دووەممان بۆ وەرگرن لە سەخەتە حازرە؟ ئەلەو ئەلۆ دکتۆر گیان باشی کچەکەم زۆر سپاس دکتۆر باشی شکۆر زۆر سپاس کاتەکەی گونجاوە؟ بەڵێ بەڵێ پێشتر من کە قسەم لەگەڵ جەنابێک کرد وتە حەزەکەم کە ئەم کەیسەمان باس کرد وتە حەزەکەم منی بەشداری بکەم چکە حاڵەتەکەی منیش نزیکە لە حاڵەتی ئەم خاتوونەوە تەرزەخان ئێمەش بۆەوەی دوایی هەر شتێک بێ ئەم بەڕێزە کاک عەباس دوایی نەڵێت هیچیان بە من نەوت من نەمزانی وایەم بە قەناعەتی خۆی لەو بڕواایە ئەگەر بێت و جیاوازیەکەشیان ئاوا ئێستا 48 ساڵێکە نازام چەندە تقریبان 41 ساڵێک وابزانام تەمەنیان جیاوازە ئەڵێ نا سەرکەوتووە ئەبن و زۆر حاڵەتی وا هەبووە تەمەنەکەشیان جیاواز بۆ سەرکەوتوو بوون ینی تۆ چەند لەگەڵ هاوسەرەکە تا تەمەنتان جیاواز بوو و ئەگەر کورتەیەکی ژیانی خۆتم بۆ باس بکەی مەمنونتم. دکتۆر گیان من 25 ساڵ هاوسەرەکەم لە من گەورەتر بوو وانجا من زەواجم پێ ناکرد ماڵەوە بە قەناعەتێکی زۆر ینی بەدڵەوە منە شتم نەئەویست بە قەناعەتیان پێهێنام تۆ سەر بە تۆپزی وەکوڵێن بە زۆر لێ ناچاریان کردی بەڵێ ناچاریان پێکردم ئەبێتەوە زەواجە بکەی ژیانە وای لێ زۆر خۆشە بێ هەموو شتێکە دابی نەکرێت ئەم پیاوە لە هەستە تێئەگا تۆی خۆشەوێ هەموو شتێکت بۆ دابی نەکرێت لە کوڕی گەنجە ئەو شتانەت نابێت ئەم پیا و پیرە لێو تێئەگا ئەزانێ ژیان چێ بەس بەداخەوە خبرەی هەیە هەموو شتێکیت ئەمڕاعاتت دەکە ئەم قسانە زۆرەکرێت زۆریانت کوڕی گەنجەم شتت بۆ ناکات ئەم گەنج نابێ ئەم هەر ئەو ینی بە قەناعەتیان پێنام کە ئەم پیاوە هەموو شتێکت بۆ وا دەرچوو وا دەرچوو ناوەڵا ینی دکتۆر ژیانێکی زیاد لە ڕادە ناخۆش بوو ئەنجا هەموو ئەوکە بێکەوە ناگونجین بیرۆکەمان وەک یەک نەبوو لێم تووڕە بوو لێدانی هەبوو ئەنجا ینی هیچ شتێکمان وەکو یەک نەبوو نەژم ئەتوانی هیچ بکەم ئێستاوە من ڕێک تەلاق دراوم ینی ئەو شت تام هێنا مناڵە هەیە مناڵە هەیە بەڵێ بەڵێ دوانم هەیە دوو مناڵیش لە بینتانە هەیە ینی دکتۆر ژیانێکی زیاد لە ڕادە ناخۆشە لەو ناوە هیچ شتێکە لێک تێناگانە بیرۆکەمان هیچ بەردەوام شەڕمان ئەبوو لە ناو ژیانەکە ئەو هەموو شتێک کە پیانەوتم پارە و ژیان و ئەم شتانە هیچ نەبوو ینی ئەفو خاتون یعنی پارە و سیارە و خان و ئەمانە و هەموو هەبوو بەڵام نەبووە مای بەختەوەری تۆ کامەران نەبوو هیچ شێوازی دکتۆر هیچی نەبوو مایەت بەختەوەری منیانی بەس حەزمە کرد ڕابکەم لەو شوێنە نەمێنم بەس حەزمان کرد لەو شوێنە نەمێنم خوێندنت تەواو کرد بەڵێ دکتۆر نەوەڵام خوێندن ئیزنیان نام کە خوێندن تەواو بکەم ئەو شتیان پێ نەهێشتم و ئێستا هەرچی سەیرەکەم هاوڕەکانی من هەمویان چوونەتە زانکۆوە هەمویان ئیشی خۆیان هەیە پارەی خۆیان هەیە مەعاشی خۆیان هەیە بەس ئێستا من لە ماڵا لەگەڵ دوو مناڵە هیچ شتێکم نییە ئەبێ چاوەڕێی دەستی ئەم بەم چاوەڕێی دەستی ئەو بەم ئەو کە هەموو ڕۆژێکم مردنە سەیرەکەم هاوڕەکانم بەو شتانی کە ویستویانە گەیشتوم بەس من نەگەیشتوم بە هیچ شتێکم ینی خاتون جانێسا تۆ هاوڕای لەگەڵ تەرزەخانە کە باشترە بۆی خوێندنەکەی تەواو کا و باوکی زەختی لێ نەکا و بە زۆر لەم قۆناغە نەیە بەش و ینی خی گەورەش قسمەت و نسیبە من قەناعەتێکی تەواوم هەیە ینی قسمەتەکەی لەگەڵ چێیا بێ هەر ئەبێ لەگەڵ ئەوا بێ ناوەڵای دکتۆر ینی تۆ هاوڕای لەگەڵم خاتوونە کە خوێندنەکەی تەواوکە ئەم شووە نەکات ناوەڵا ئەبێ خوێندنەکەی بخێنە کە وەکو منی لێنەیە هەموو ڕۆژێک حەزەکەم بمرم بۆی کە ئەو شتم نەکردایە ئەوەی کە ئەو زۆر بووە هەنی دەرسەکەی بخێنێت بگا بەو شتانەی کە حەز و ئاواتی لێیە ئەو هەموو ڕۆژێ نەمرێت چیت هەیە بۆ کاک عەباس بۆ باوکی ئەم کچە وڵی کاک عەباس ئەوەی کە هەرگیز قایل مەبە بەو شتە ئەو شتانەی کە ئێستا ئیبینی یا لەبەر چاوتەیە ئەو پیاوە قسە بۆکە بچێتە ئەو ژیانە و هیچی نابێ بەو شتانە ینی ئەوانە بەس قسەی سەردمە ئەو ژیانە هیچ ئەو ژیانە نیە کە باوکی بیری لێکاتەوە باشە زۆر سپاس کچی منی چ ماوە نەوەڵا زۆر سپاس بۆ ئەو هاوکاریە و بۆ قسە جوانانە و